ساڵی 2021 ساڵی ئاو ئاگر بوو بۆ دانیشتوانی هەولێر. لەو ساڵە دەیان ڕووداوی ئاگرکەوتنەوەی گەورە ڕوویاندا و دوو لافاویش کۆتاییان با ساڵی 2021 هێنا. لا ساڵی 2021 بەهۆی کەوتنەوەی ئاگر چەندین مۆڵ و دووکان و کۆگا و هۆتێل سوتان و جگە لە زیانە گیانیەکان زیانی مادیشی بە هەزاران کاسبکاری ئەو شارە گەیاند کە بە نزیکەی 80 ملیار دینار دەخەملێنرێت لەگەڵ دروستبوونی دوو لافاوی گەورە کە زیانەکانی بە 28 ملیار دینار خەملێنرا. یەکێک لا گەورەترین ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ساڵی ڕابردوو کەوتنەوەی ئاگر بوو لە هەولێر مۆڵ و سوتانی نزیکەی 80 دووکان بە تەواوەتی ئەو مۆڵە تایبەت بوو بە جلوبەرگ و پێداویستی و کەلوپەل کە مەزندەی زیانەکانی بە 40 ملیار دینار خەملێنرا. هەر لەو ساڵە نزیکەی 40 دووکان و کەپر لە بازاڕی سیم لەو شارە سوتان و زیانی بەدەیان کاسبکار گەیاند. ئەمە جگە لە سوتانی ژمارەیە کۆگای خواردن و کەلوپەل و پێداویستی و مۆبیلیات لەو شارە کە بەهۆی ئاگرەوە هەزاران کەس لەو شارە زیانی مادی زۆریان بەرکەوت. لەگەڵ کۆتایی هاتنی ساڵی 2021 و بارانبارین دوو لافاوی گەورە لەو شارە ڕوویاندا کە بە گەورەترین لافاو و زیانگەیاندنی گیانی و مادی دادەندرێت کە بەردانیشتوانی هەولێر کەوت بێت. لافاوی یەکەم بەشی باکووری شاری هەولێری گرتەوە کە لە کۆڕێەوە دەستی پێکرد و لە گورج زۆتیار کۆتایی پێهات. زیانەکانی بە 6 ملیار دینار خەملێنرا بەهۆی لافاوەکەوە 826 خان و 314 ئۆتۆمبیل و ژمارەیەک شوێنی گشتی وە خوێندنگا و بنکەی تەندروستی و فەرماگەی حکوومەت زیانیان بەرکەوت و تەواوی زیانەکانی بەرکەوتوانی لافاوەکەش قەرەبوو کرانەوە. لافاوی دووەم لە ڕۆژهەڵاتی باشووری شاری هەولێر سەری هەڵدا و چەندین قەزا و ناحیە و گەڕەکی گرتەوە جگە لە زیانە گیانیەکانی زیانی مادیشی بە نزیکەی 21 ملیار دینار خەملێنرا بە شێوەیەک 393 خان و 1109 ئۆتۆمبیل و 10 کارگە و 143 دوکان و 19 کۆگا و 161 کێڵگەی کشت و کاڵی زیانیان بەرکەوت. بەڵام تا ئێستا نزیکەی 7 ملیار دینار کۆکراوەتەوە و حکوومەتی عێراقیش بڕی 2 ملیار دیناری تەرخان کرد، بەڵام لەلایەن پارێزگاری هەولێر بڕی ئەو پارەیە ڕەت کرایەوە. زیانەکانی ڕووداوەکانی ئاگر و لافاو لە شاری هەولێر ئەگەرچی تا ئێستا بە شێوەیەکی ڕەسمی زیانەکانی ڕانەگەێنرا و قەرەبوو نەکراونەتەوە، بەڵام زیان بەرکەوتوانی لە چاوەڕوانی قەرەبووکردنەوەدان. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.